هەروەکو هەمومان دەزانین و زانیاریمان هەیە سەبارەت بەم پەتایانەوەی کە لە جیهانە بڵاوبووەتەوە کۆڤید-19 یاخود ڤایرۆسی کۆرۆنا. من نامەوێت باسی ڕێکارەکانی تەندروستی و پابەندبوون بە ڕێنماییەکان بکەم، بەڵام دەمەوێت دەستخۆشیێکی گەرم بە تایبەتی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم لەگەڵ کەرتی تەندروستی بە گشت کارمەندەکانیەوە و هەروە لە گشت هێزەکانی هەرێمی کوردستان. پاراستنی من پاراستنی تۆ پاراستنی نیشتیمان و کوردستانی گەورەیە، بۆیە بەیەکەوە بەهێز دەبین دەست لەناو دەست بەم زوانە پشتیوان بەخوا ئاڵای سەرکەوتن لەناو هەرێمی کوردستان هەڵدەدەین. من زەکەریانی مادوو خوێندکارێک داواتانی دەکەم لە ماڵەکان تا بمێنەوە، چونکە بەمانەوە لە ماڵەکانتان دەتوانین سەرکەوتن تۆمار بکەین. هەروەکو دەبینین ڤایرۆسی کۆرۆنا کە ناسرا بۆ کۆڤید-19 هەموو وڵاتانی جیهانی گرتوێتەوە، بە هەمان شێوە هەرێمی کوردستانیشی گرتوێتەوە. بۆی پێویستە هاوکاری دەستگاکانی تەندروستی و هێزەکانی ناوەخۆ بکەین، هەروە پێشنیارکار و پێکخۆشکەر بین بۆ بەرە پێشبردنی بواری پەروەردە سیستەمی خوێندن. هەروە پێویستە هەمومان هاوکار و هاودەستی یەکتر بین، بە ئەویش بەدان بە خۆداگرتن مالۆمان لە ماڵەکانمان کە بەم شێوە ئەرکی هێزەکانی ناوەخۆ تیمەکانی تەندروستی ئاسانتر دەکەین. بۆیە سوپاس کۆمانەوەتان لە ماڵەوە. من مامۆستا ئارام قادر پسپۆڕی بیرکاری. پەیامی من بۆ هەموو ئازیزان و خۆشەویستان و هەموو گەلی کوردستان کە چۆن لەم سەردەمی پەیابوونی پەتای کۆرۆنایە خۆپارێزیمان کرد بە دەرنەچوونمان لە ماڵەوە، خۆپارێزیمان کرد بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان. پەیامی من بۆ قۆناغی دوای کۆتایی هێنان بە قەدەغی هاتوچۆ ئەوەیە ئینشاءالله هەر هەمومان بە هەمان شێوە دەست لە ناو دەست بە یەک دەنگ پارێزگاری بکەین و هەر هەمومان ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ بکەین. ئینشاءالله پشتیوان بخوا بە هەوڵ و هیممەتی هەموولایەک چۆن سەردەمی کۆرۆنامان تێپەڕان، قۆناغەکانی دوای قەدەغی هاتوچۆش ئینشاءالله بە سەرکەوتووی تێپەڕێنین. هەر شاد بن. سڵاو، من محەممەد جومام تابیم. هەروەکو دەزانین لە سەرتاسەری جیهان نەخۆشیێکی کوشندە بڵاوبووەتەوە و هەرێمی کوردستانی ئێمەشی گرتوێتەوە. بۆیە پێویستە ئێمە دەست لە ناودەست هاوکاری حکوومەتی هەرێم و هێزە ئەمنیەکان و دەستگا تەندروستیەکان بکەین بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخە. هەروەکو دەزانین حکوومەتی هەرێم و کورد و کوردستان بارودۆخی زۆر لەمە دژوارتریان تێپەڕاندووە. بۆیە بە پشتیوانی خوا و هاوکاری یەکتر ئێمە دەتوانین بارودۆخە تێپەڕێنین.